ژێری دەستکرد بریتە لەو تەکنەلۆژیای نوێی کە نزیک حوتا ساڵە کە سەری هەڵداوە بریتە لە لاساییکردنەوەی مرۆڤ هاوشەوەی مرۆڤ بیر بکاتەوە و بڕیار بدا و هاوشێوەی مرۆڤ ژیرانە هەڵسوکەوت بکە. بەتایبەت لەسەر زمانەکان ژێری دەستکرد کاریگەریەکی یێجگار زۆری هەیە لە کۆمەڵێ بابەت بەتایبەت لە بابەتی NLP Natural Language Processing واتە پراسسکردنی زمانی سروشتی لەوانە بۆ نمونە ژێری دەستکرد زۆر زمانە کۆمەڵی ئەپلیکیشنی وەکو ئاسان و سادەکردنەوەی بەکارهێنانی زمان لەوانە لە ڕێگای نووسینەوە بۆ تۆ تەنها قسە ئاکەی ژێری دەستکرد دەتوانێت تایپی بکە یاخود تۆ تێکستێک چێ و تێکستە بخوێنێتەوە یاخود تێکست جەنەرەیشن تۆ ئەتەوێ بابەتێک بنووسیت بە زمانی ئینگلیزی تەنها دەقەکە ئەدەیت پێدەی سەرە بابەتەکە پێڵی باسی ئەو بابەتم بۆ بکە ئەو بە شێوەیەکی گشتی و جەنەڕاڵ چەند سەرچاوەیەک بەکاردێنی ئەو بابەتە زۆر جوانتر لە کەسێکی ئەکادمی و کەسێکی زانای ئەو بوار و پسپۆرە بۆت ئەنووسێ و ژیری دەستکرد بە تایبەت لە بۆ زمانی کوردی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لەو چارەسەرکردنی کۆمەڵە کێشە لەو کێشانە یەک لە کێشەکان کە لە زمانی کوردی ستانداردە بەتە زمانی کوردی تا ئێستا ڕێنووسێکی ستانداردی نییە ژیری دەستکرد دەتوانێت کە چارەسەری ئەو کێشێ بکە کێشێکی ترمان هەیە لە زمانی کوردیا بۆ نمونە سپێلینگە واتە هەڵەتنیمان بۆ بکە کێشێکی ترکە لە زمانی کوردی هەمانە بۆ نمونە ئێمە لە ناسینەوەی دیالێکتە کاتێک کەسێ قساکە پێی بڵێ کە ئەمە بە دیالێکتی سۆرانی یان هەورامی یان کرمانجی قسە دەکات بە شێوەیەکی گشتی ژیری دەستکرد ئەتوانێت زۆر زمانی کوردی بەرەو پێش بات هەم لە ڕووی سەرچاوەوە کە پێڵێن های ریسۆرس لانگویج و هەم لە ڕووی ئاسانکردن و ساکارکردنەوەی بەکارهێنانی زمانی کوردی لەگەڵ تەکنەلۆژیا و دیجیتاڵیە.